بەرلا 32 ساڵ بەر لە ئێستا ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان لا ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد. ئەم ڕاپەڕینە بووە بڵێسەی ئەو ئاگرا پرشنگداری کە دەنگی کوردی باتەواوی جیهاندا گەیاند. دەنگی کوردی گەیاندا ئەو دیکتاتۆرەی کە ساڵەها بوو گەلی کوردی دەچەوساندەوە، زمانی کوردی لەناو دەبرد. ئەمانە نەبوونە هۆی ڕێگری و بربەستێک بۆ ئەوەی کورد بتوێتەوە، نەتەوەی کورد بتوێتەوە، بەڵکو هۆکارێک بوو بۆ ئەوەی ڕاپەڕین و بزاوتنێکی نیشتیمانی و نەتەوەی دیکە لە شار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان دەست پێ بکات. لە مانگی ئازاردا بوو بە یاخود مانگی ئازار بوو بە مانگێکی پرشنگدار بۆ گەلی کورد کە تەنها نەورۆزی تێدا نەکرێت، بەڵکو کۆمەڵێک یاد و بۆنەی دیکەی تێدا بکرێتەوە کە ئەویش ڕاپەڕین بوو لە شارەکانی هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ یادی ڕاپەڕین لە دەواازەی ڕاپەڕینەوە بەرز نرخێنرا. یادەکا بە ئامادەبوونی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ژمارەیەکدا لێپرساوانی حیزبی و ئیداری و ئامادەبوونی ژمارەیەکی زۆری خەڵکی ڕانیا بەڕێوە چوو. لە دوای ئەوەش سەرۆکێتی نیشتیمانی کوردستان وتارێکی لە نێو یادەکەدا لە نێو چالاکیەکەدا پێشکەش کرد. ئەو دیمەنانیشی کا دەیبینن ڕاستەوخۆی بەڕێوەچوونی فیستیڤاڵ و یادێکا کە لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە لە ئەنجام دەدرێت. ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی بۆ یادکردنەوە بەرز نرخاندنی ئەم یادە لە ڕاپەڕین لە دەڤەری ڕاپەڕین بەڕێوە دەچێت. 32 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی ڕانیە تا تێپەڕ دەبێت. ئەم 32 ساڵە لەگەڵ کۆمەڵێک هەوراز، لەگەڵ کۆمەڵێک کێشەی سیاسی کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەبووە، لەگەڵ ئەوەشدا گەلی کورد توانیوێتی بەشێک لە مافەکانی خۆی بەدەست بهێنێت. دیارە بۆ زانیاری زیاتر لەسەر و چالاکیانی کە ئەمڕۆ لە ڕانیە بەڕێوە چوون و بۆ گرنگترین بابەتەکان لەسەر یادکردنەوەی 32 ساڵەی ڕاپەڕینی ڕانیە دەچمە لای پامنێرمان توانە عومەر ڕاستەخۆ لە ڕانیەوە زانیاریمان پێ دەدات. توانە زانیاریەکان لە ڕانیا چی؟ وەڵا هێوی من ئێستا لە زانکۆی ڕاپەڕینم دیارە دەمەوە بگەڕێمەوە بۆ سەرەتای کار و چالاکیەکانی ئەمڕۆ، هەروەکو خۆتان لە دیمەنەکاندا بینیتان جیاواز لە ساڵانی ڕابردوو و لە دوای سەرۆک مامزلالەوە بۆ یەکەم جار بوو کە لە قەزای ڕانی یادی ڕاپەڕین بەم شێوازە فراوان و جەماوەریە بکرێتەوە، کامەش بەهۆی ئامادەبوونی سەرۆک باڵ جەلال تاڵەبانی بوو کە خۆتان بینیتان لە بەردەم جەماوەری شاری ڕانێدا کە جۆش و خڕۆشێکی زۆری خست بۆ ناو کەرنەڤاڵەکەەوە، جەماوەرێکی زۆر هاتبوو بۆ یادی 32 ساڵەی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 کە لە شاری ڕانەی دەواازەی ڕاپەڕین سەریاڵدا. هێوی دیارە لێرە لە زانکۆی ڕاپەڕین یەکێک لە چالاکیە گرنگەکان ئەم کەرنەڤاڵەیە کە زانکۆی ڕاپەڕین ئەنجامی داوە ساڵانە لە زانکۆی ڕاپەڕین ئەم کەرنەڤاڵە ئەنجام بدرێت کە چەندین چالاکی کللتوری و کەلەپوری و هونەری و ڕۆشنبیری و زانستی لە خۆی دەگرێت. لە هەر لە بەیانەوە تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە چین و توێژەکان هاتوون بۆ ئێرە بۆی کە بەشدار بن لەم کەرنەڤاڵەدا. من میوانێکم لەگەڵا بەڕێز مەلایەری ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک مەلا سڵاوت لێ بۆوە پەیامی ئێوە بۆ ساڵیادی 32 ساڵ ڕۆژی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 سپاس بۆ ئێوەش. دیارە سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی و دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی دەکەم و ڕێز و سڵاو دنێرم بۆ کەسوکاری شەهیدان و هەروەها سەری ڕێز بۆ شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی کوردستاندا دەنەوێنم. دیارە ئەو یاددا 32 ساڵ بەسەر ڕاپەڕین لە پڕشکۆکەی کوردستاندا تێدەپەڕێ و لە دەواازەی ڕاپەڕینەوە بڵێسی ئەو ڕاپەڕین لە دەستی پێکرد و هەم سەرجەم کوردستانی گرتەوە کە جێگای خۆشحاڵی بوو. ئەو ئومێدەی خستە دڵی خەڵکەوە ڕاپەڕینەکە ڕاپەڕینی چوا بوو کە خەڵک ئومێدی گەورەی لە ساڵسنی بۆ داهاتوی و خۆی کە داهاتویشی پڕشکدار بۆ نەوەکانی خۆی دابین بکات. یادەکە دیارە ئەم جاریان جیا لە زارانی پێشوو یادێکی گرنگی پێدرا لەلایەن هەواڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ خۆی بەشداری کرد لە یادەکەدا و
خەڵکێکی کەرنەڤاڵێکی گەورە بوو لە دەڤەرەکەدا و خەڵکێکی زۆر ئامادەی تێدا بوو بۆ بە دەنگاوە هاتون و بۆ ئەوەی کە وا پێشان بدەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکێتی نیشتیمانەکانی نیشتیمانی کوردستانی سەردەمی 91 و تا 2000 بەدواوەیە. بۆیە بەڕاستی ئەو کۆبوونەوەی ئەو خەڵکە و ئامادەبوونی ئەو خەڵکە ئومێدی بەخشیەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئومێدی بەخشیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە خاوەنی ئەو حەشاماتە زۆرەی خەڵکین کە لە دەڤەرەکەماندا ئامادەی تێدا بوو بێن بەشداری بکەن لەو یادە پرشکۆیەدا. ئەوەی کە جێگای خۆشحاڵیە دام و دەستگاکانی حکوومەت و ئیدارەش لە سنوورەکە لە دەڤەرەکەدا دەوری کاریگەریان هەبووە. هەروەها ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئێستا ئێمە لە زانکۆی ڕاپەڕین وەستاوین و ئەو یادە دەکەینەوە ئەوەی کە دەیبینی خەڵکێکی زۆر خوێندکاران و گەنجان و لاوان بە بەشداری دەکەن لە یادەکەدا و بە جۆرەها شێوە نیەتی خۆیان مەرامی خۆیان خستۆتە بەرچاوی خەڵکو و ئەوەی کە لە دڵیاندا بوو هەڵیان ڕشتووە بۆ خەڵکەکە و بە بەردەوامیش فیستیڤالەکە و کەرنەڤاڵەکە بەردەوامە. هەروەها دانانی تازە گوڵیدەی سەرۆک و چیری توێژەکان لە سەر مۆنێمنتی شەهیدانی ڕاپەڕین و دیسان لە یاریگاکانیشدا دیارە کۆمەڵێک چالاکی هەیە لە پەیمانگاکاندا کۆمەڵێک چالاکی هەیە ئەوانەش هەمووی شکۆی ڕاپەڕین دەردەخەن و ئەوەی کە دەمانەوێت لێردا سوپاسی هەم حکوومەتیش و هەم جەماوەری گەڵەکەمان و هەم چین و توێژەکان بە هەموو ڕێکخراوەکان و هەم پێشمەرگەکان و هەم ئاسایش و کەم ئەندامانی سنگەر و کەسوکاری شەهیدان و هەموو چین توێژەکانی کە لە دەڤەرەکەدا دیارە مشارەکەیان کردووە سوپاسیان دەکەم و مای خۆشحاڵی بوون و ئومێدیان بەخشی ئێمە. کاک مەلا من دەمێ باسیەوە بکەم ئەو کاتە من تەمەنێکی کەمە مابوو لە دوای ڕاپەڕین کە یادی ڕاپەڕین دەکرایەوە سەرۆک مامجلال دەهات بۆ بەردەم مەڵبەندی ڕاپەڕین یعنی ئەوەی کە ئەمڕۆ بینیمان هەمان ئەم دیمەنانەی پیشان دەداینەوە ئەمە تا چەند جارێکتر ئومێدی لای هاوڵاتیان و خەڵک و چین و توێژەکان دروست کردێتەوە کە یەکێتی هەمیشە جێگای ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. بەڵێ دیارە ئەوەی کە ئەو کۆبوونەوەی ئەم گربوونەوەی خەڵکە ئیمڕۆ ئومێدی بەخشیەوە خەڵکەکە بەڕاستی هیچی کەم نەبوو لە ساڵی 91 و ساڵی 90ەکان تا 2000 کە ئەو خەڵکی کۆ دەبووە بۆ بەڕز مامجەلال و چەپڵە ڕێزان هەمیشە ناو هەموو خەڵکی دەگرتەوە. ئیمڕۆژ بە هەمان شێوە ئەوەی تێبینیمان کرد دەرکەوت کە بەڕز مامجەلال نەوەیەکی نوێ بۆ ئێمە دروست کردووە هێناوێتەکە دنیاوە کە ئەویش کاک بافڵە و جێگای ئومێدی خەڵکە و سەرۆکایەتی ئەویش دیارە هەمان ڕێبازەکەی بەڕێز مامجەلالی گرتووەتە بەر و ئومێدی بەخشی هەموو لایەکمان. هاوڵاتیان گلیان لە حکوومەتەیە کە لە ئاز داوا و داخوازیەکان نەبوون بە تایبەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین تا چەندێکێتی لە ڕابردوودا و لە داهاتووشداکات لەسەرەوە دەکا بۆ هێنانەدی داوا و داخوازەکانی هاوڵاتیانی وە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتیش لە سووری ڕاپەڕین. بڵێ ئەوەی ڕاستی بێدیەکێتی پێشتر تا سەردەمانی کە بەڕێز مامجەلال لە ژیاندا بوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە بۆ کرا قورسایی گەورە لە سەرێکی نیشتیمانی کوردستان بوو چەندی پرۆژە لە دەڤەرەکەماندا بنیاد دراوە. یەکێک لەو پرۆژە گەورانەی کە جێگای ئومێدی هەموو لایەکمانە ئەو زانکۆی ڕاپەڕین و هەروەها کۆمەڵێک پرۆژەی تر کە بنیاد دراوە هەروەها کۆمەڵێک پرۆژەش بە چەقبەستوویمانەوە ئەوانە لەو سەردەمانەدا بۆ کە حکوومەتی هەرێم حکوومەتێک بوو تەنها ئیشی بۆ دەڤەرێک دەکرد ئەویش بەڕاستی ئەوەی کە پێی بڵێن سنووری هەولێر و ئەوانەی زیاتر کارە خست بە زارەکانی خست بۆ ئەوێندرێ ئەوەی دەڤەری لای ئێمەیە کە ئێمە ناتوانین بڵێن دەڤەری سەوز و زەرد چکە بەڕێز سەرۆکیەکی نیشتیمانی کوردستان کوتی دەڤەری سەوز و زەرد بە نهێنی نەکاوە زۆنی زەرد و سەوز نەخێنی نەکایەوە بە ئێمە هەموو خاوەنی هەموو کوردستانی فعلەن ئێمە خاوەنی هەموو کوردستانین بەڵام ئەو کەسانێک کە وا دایانەوێت بەو ئاڕاستەی ئیش بکەن کە
کوردستان هەرێمی کوردستان بەش بکەن دیارە ئەوانە سەرکەوتو نابن ئەوانە سوود لەوە نابین و سوود لە جەماوەرەکان نابین و جەماوەرەکان بێئومێد دەکەن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ماوەیە کە کاقوبات ئیش و کارەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵپەساردووە لە پێناوچیدا لە پێناو ئەو زەماوەرە و پرۆژە خزمەتگوزاریەکانی دەڤەری ئەو دەڤەرەی کە زۆرترین ڕێژەی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدایە بۆیە بەڕاستی ئێمە لە داهاتوو بۆ داهاتوو دەبێ وا بکەین ئەوەی کە لە تواناماندا بێ وا بکەین چیمان بۆ بکرێ بۆ ئەو خەڵکی ئیمڕۆ کە ئامادەی تێدا بوو لە دەڤەرەکەدا وا بکەین بە ئومێدیان نەکەین لە پرۆژە و لە کاری خزمەتگوزاری لە سنووری ڕاپەڕی بەڕێز مەلاری ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس مادوم کردی کە لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆ تۆ دەستخۆش بە بەڵێ هێوی دیارە من ژمارەیەک میوانی ترم لێرە ڕاگرتەوە بەڕێز کاگڕێبوار بەڕێوەبەری شەهیدانی ڕاپەڕین کاگڕێبوار ئێوە وەکو بەڕێوەبەرات شەهیدان تا چەند و حکوومەتی هەرێم بەگشتی تا چەند لە ئاز داوا و داخوازەکانی کە سوکاری شەهیداندا بۆ وەک دەزان کە لە یەکەم ڕۆژی ڕاپەڕین تاوەکو کۆتا ڕۆژەکانی ڕاپەڕین ژمارەیەکی زۆر شەهید درا لەو ڕۆژانەدا کە بەشێکی زۆریان پشتی شێری بەر دەفەرەکە ئێمە بکەوت تا چەند بەڕێوەبەراتەکەیەوە یاخود بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان توانێتی داوا و داخوازەکانی کە سوکاری سەربەرزی شەهیدان بەدی بێت سەرەتا بە خەراتنان دەکەم سەری ڕێز و نەوازەدا دەنێم بۆ شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین سەبارەت بە کە سوکاری شەهید ئەم سنووری ڕاپەڕین کە پشکی شێر بەر ئەم ناوچەیە کەوتووە هەر لە سەرەتا ڕاپەڕینەوە هەتا ئەم ڕۆژە بە حەقەت هەچەندێک بکرێ بۆ کە سوکاری شەهید کەمە لەبەر ئەوەی بەرهەمی خوێنی ئەم شەهیدانی ئێمەیە کە ئەم ڕۆکانە پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت و ئەنجومەنی وەزیرانی هێناوەتەکایەوە وە پێویستە ئاوڕێکی پێویست بدرێتەوە لە کە سوکاری شەهید لەبەر ئەوەی وەک پێویست ئاوڕ نەدراوەتەوە لەم سنوورە لەبەر ئەوەی وەک پێویست ئاوڕ نەدراوەتەوە کە سوکاری شەید لە تەمەحی کە سوکاری شەیدانیە لەبەرەوەی هەچی بۆیان بکرێ هەرکەمە کە سوکاری شەید خوێنیان بەخشیوە بە ئەم وڵاتە کە بۆ تا هۆی مای خۆشگوزارانی بۆ کورد و کوردستان کە ئەمڕۆ لە سای خوێنی کە سوکاری شەیدانەوە کە توانیمانە حکومڕانی بکەین بەڵام بەداخەوە وەک پێویست ئەم سنوورە ئێمە ئاوڕی لە نەداوەتەوە بۆیە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بێتە سەرخەت هەچی زواد لە هەموو ڕۆکانەوە خزمەت بە کەسوکاری شەیدان بکە. دەستخۆش کاگڕێبوار زۆر سپاس بەڕێوەبەری شەیدانەوە فالکراوانی ڕاپەڕین سپاس کە لەگەڵم بووی دەستخۆش بە دیار بەرلەوەی بچمە لای بەڕێز مامۆستا محەممەد دکتۆر سعدی یەکیشتر لە میوانانە لەگەڵمدایە دەمێکە ڕامانگرتوویمان بوورە دکتۆر هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین تا چەند خزمەتیان پێکراوە لە دوای ڕاپەڕینەوە دەزانین کە ناسنامە وە دەواازی ڕاپەڕین بە شاری ڕانێ بەخشراوە پێ دوایە هاوڵاتیان کە پێشرێمە بیستمانە گلەی و گازندەیەکی زۆریان لە حکوومەتی هێرێن بۆ کەم زۆنەی فەرامۆش کردو ئەم داواکاری سەرکی هاوڵاتیان چێ لەم سنوورە سەرەتا درود و سڵاو بۆ گۆڕی پاک و پیرۆزی جەنابی مامجەلال و بۆ ڕۆحی پاکی ڕەوانشاد نەوشیرە مستەفا کە دوو کەسی کاریگەر و دوو ڕابەری گەورەی سەردەمانی ڕاپەڕین بوون و ئێمە وەکو خەڵکی دەڤەری ڕاپەڕین وەکو خەڵکی شاری ڕانیا لە ڕاستیدا وەکو چۆن ئەمڕۆ سەرۆک بافڵ لە وتارەکەیدا پرسیارێکی ئاراستەکردین ئێوە ڕازین لە سیستمی حکومڕانی ئێستا ئێوە ڕازین و خزمەت گوزاریانەی کە بۆ خەڵکی دەڤەرەکە کراوە من بەش بە حاڵی خۆم وەکو تاکێکی ئەم ناوچەیە و دڵنیام خەڵکی تەواوی سنوورەکەش هەمان ئەو جوابیان هەیەەوە بە دەنگێکی دلێر لەناو ئاپۆڕا جەماوەردا جواب درایەوە کە نەخێر ڕازی نین جوابی سەرۆک بافڵمان واداوە نەخێر ڕازی نین لە حکومڕانیا خەڵکی ئەم دەڤەرە چۆن کاتی خۆی تینووی ئازادی بوو بۆیە شۆڕشی کرد بۆیە قوربانیدا بۆیە خوێنی ڕشت ئێستا بە هەمان شێوە تینووی خزمەت گوزاریە تینووی ئەوەیە کە لای لێ بکرێتەوە زیاتر چاومان لەوەیە کە زیاتر حکومڕانی کوردی خزمەتی زیاتر کە بە خەڵکی منتقەکەمان چونکە بەڕاستی پێم وایە کە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان هەموو سەرکردایەتی سیاسی قەرزداری خەڵکی ئەم دەڤەرەیە چونکە ئەم خەڵکی ئەم دەڤەرە بە خوێنی خۆی بە قوربانی خۆی بە ئارەقی ناوچەوانی خۆی قوربانی داوم حکوومەتی پێکەناوە ئێستا
خزمەت گوزاریەکانی ئەم ناوچەیە و ئاوەدانی بۆ ئەم ناوچەیە لە ئاسی پێویستدانی و لە ئاسی تموحی هیچ کەسێکماندانە بەڵام دەژبینن لەگەڵ ئەوەشدا کە خزمەت گوزاریەکانیشمان وەک پێویستنیە ئەم ئاپۆڕای جەماوەری ئەمڕۆ گەواهیدەری ئەوەیە کە خەڵکی ئەم منتیقەیە خەڵکێکی تێکۆشەرە خەڵکێکی ئازادی خوازە و خەڵکێک ئەم دام و دەستگانە بە خۆی دەزانێت لەسەر قسانەی تۆ دەمەوێت ئاماژە بە شێ بکەم یعنی ئەو جۆش و خڕۆشی ئەمڕۆ کە بینیمان خەڵک ئومێدێکی زۆری بەیەکێتی هەیە خەڵک چاوەڕی چی لەیەکێتی دەکە ئەم جۆش و خڕۆشی کە بینی سەرباری هەموو ئەو گلەیانەی کە خەڵکی ئەم ناوچەیە هەیەی هاتنی سەرۆک بافڵ و هاتنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم دەڤەرە و بەڕاستی نادیدەی نەگرین خودی جەنابی لە پسراوی مەڵبندی ڕاپەڕێنیش جەنابی کاک ئەحمەد زرار ڕۆڵێکی بەرچاویان هەیە کە ڕوحیەتی کوردایەتیان لەنەوە خەڵکێدا زیندوو کردوەوە جارێکی تر و بە هاتنی سەرۆک بافڵ ئەم خەڵکە جارێکی تر جۆش خڕۆشێکی تێکۆتۆتە سەرباری ئەوەی کە ئەو هەموو گلەیانە هەن سەرباری ئەو هەموو کەم و کوڕیانە هەن بەڵام دەبینی خەڵکەکە حەماسەتێکی هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ناوچەیە و تەواوی کوردستان بەبێ یەکێتی حکومڕانیەکی سەقەت دەبێت و بەبێ یەکێتی ناتوانین ئۆکرەی لەم ناوچەیە هەبێ ئەمن و ئاسایش هەبێ و حکومڕانێکی تەندروستە بێ دەبینی لە هەندێک شوێندا کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەراوێز دەخرێ حکومڕانەکە بەم ئەندازەیە دەگا بەم شێوێ دەگا کە خەڵک تەواو پڕ بووە خەڵک گلەی هەیە بۆ دەبینی ئەگەر یەکێتی هەر وەختێکی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی زیادە دەسەڵاتی زیاتر هەبوو بێ ئاوەدانێکی زیاتر هەبووە بۆیە ئەم جەماوەر و ئەم ئاپۆڕی جەماوەرێک کە لەم منتیقەیەدا کرا ئەمڕۆ ئەم جۆش و خڕۆشی ئەو خەڵکی ئەم دەڤەرە کردی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم یادە پیرۆزەیە کە کەس لی پەشیمان نییە بەڵام بەڕاستی گلەی هەیە لە حکومڕانیەکەدا گلەی هەیە لە خزمەت گوزاریەکاندا بۆیە ئومێدەوارم ئەم یادە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە سەرکردایەتی سیاسی بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکاتی هەرێمەوە بەخۆدا بێنەوە بڵێن بەڕاستی ئەمە قەرزداری ئەم منتیقەین و تەواوی کوردستانیش پێویستی بە ئاوەدانی زیاترێ بەڵام ئەم منتیقەیە زیاتر پەراوێز خراوە زیاتر ئاوری لێ بدەن و بۆەوەی کە سزان نەدەن ئەم خەڵکی ئەم منتیقەیە بەوە بەناوبانگە کە تین و چۆن لە وەڵەوەکتم چۆن تین و شۆڕژ بووە ئێستا تین و ئاوەدانیە تین و ئازادیە تکام وایە ئاوڕێکی زیاتری لێ بدەنەوە و بەڕاستی دەستخۆشیمان هەیە بۆ سەرۆک بافڵ کە بە وتارێکی کورت و پڕپێز جۆش و خڕۆشێکی زیاتری خستە ناو جەماوەری کوردستانەوە من بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵ بووم و بێدەوارم ئێوەش سەرکەوتوو بن بەڕێز دکتۆر سعدی بوورە ماندوومان کردی دەمەکە شمانیەوە سپاس بۆ تۆ مامۆستا محەممەد کەریم بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕینم لەگەڵدایە مامۆستا محەممەد پەیامی ئێوە بۆ یادی ڕاپەڕین چیە و دەمەوێت باسی کەم و کورتەکان بکەین یان لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا لە سنووری پەروەردەکەیەوەدا قوتابخانە هەیە سێ دەوامی تێدا دەکرێت دوو دەوامی تێدا دەکرێت بۆچی حکوومەت ئێرەم نەیتوانەوە لە ئازدا و داخوازەکانی خەڵکیم سنوورەدا سەرەتا پیرۆزبایی ئەم یادە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بەگشتی و دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی دیارە پرۆسی پەردە پرۆسەیەکە زۆر گەورەیە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە پێش ڕاپەڕین لێرە تەنها ڕانی و چواقڕنە و چەند مەکتبێکمە بەڵام ئێستا نزیکی زیاتر لە وەلاتی پەردەی ڕاپەڕین 380 مەکتەبی هەیە بەڵام بەداخەوە ئەوەی کە کەموکوڕیەکانمان زۆرن بەڕاستی ئەم ساڵ نەبێت کۆمەڵێک دابین کراوە دەناکەمی کوڕی لە ڕووی بیناوە لە ڕووی تەعمیرات و پێویستمان بە تەعمیرات تازە هەیە کێشەی ئێمە کێشەی کەلوپەل ئینشاءڵڵا هەوڵ چارەسەر بکرێت لە ڕووی قەنەفە لە ڕووی کەلوپەل و چەند ساڵی قەیرانی دارەیە هیچ شتێک بۆ سنوورە نەکراوە ئەم ساڵ نەبێ هێندێک کەلوپەل لە پێداویستی دابین کراوە بەڵام مەکتەبەکانمان زۆر قەڵوان کێشەی ئێمە لێرە تەنها بە دروستکردنی بینا چارەسەر دەبێت بۆیە کێشەکانمان زۆر گەورن بەتایبەتی لە شارەکاندا مەکتەبمان هەیە سێدەوامە مەکتەبمان هەیە 45 تەلەبە لە پۆلێکدایە بەداخەوە دەڵم بۆیە هیوادارین ئەم ساڵ یادی ڕاپەڕی ئەم ساڵ بێتە هاندەرێک بێتە دۆش و خۆشێک بۆی بتوانین کەتی پەردە زیاترێتنی وا چەندین بینای دوور ئێستا بەس لە پەرەدەی ڕاپەڕینەکە دروست بکرێن بە 40 بیناش ئێمە ناتوانین کەم و کوڕیەکان چارە سەرکەین بۆیە هیوادارین کەم ساڵ بتوانین بینایەکانمان هەم تەعمیر بکرێنەوە هەم بینای زیاتر بۆ دەڤەرەکەمان بکرێ و هیوای سەرکەوتن بۆ ئێوەش دەخوازم مامۆستا یعنی باسی ئەو کەم و کورتێت کرد لە دوای ڕاپەڕینەوە کە ڕاپەڕین لەم شارەدا سەری هەڵدا ئەم شارە بوو بە هەوێنی ئازادی بۆ تەواوی کوردستان یعنی حکوومەت ئێرم بۆ نەیتوانێەوە کەم و کورتیانە پڕ بکاتەوە بۆ تاوەکو ئێستا لە کەرتی پەروەردەدا کە کەرتێکی گرنگە و
لە منداڵێکی بچووکەوە تاوەکو گەورە دەبێت دەچێت بۆ زانکۆ دەیە بە مامۆستا و دکتۆر لەم کەرتەدا سوودمەندێک بوو نەتوانراوە ئەم کەم و کورتیانە پڕ بکرێن یعنی خەڵکی ئەم سنوورە شایستەیەوەیە کە ئەم هەموو کەم و کورتیا بێ دیارە خەڵکی مسلە شایستەی زۆر لەوە زیاترە چکە ئێوە ناوچەیەکی ڕاپەڕینە ڕاپەر لێرەوە دەستی پێکردووە بەداخۆ دەڵم جاریشکەش نەتوانراوکو پێویست ئەو کەم و کوریانە چارەسەر بکرێن بە تایبەتی هەم لە ڕووی وەکو باسم کرد ئێستا لە ڕووی بیناوە زۆر پێویستیمان بە بینای تازە هەیە و زۆر پێویستمان بە نوێژەنکردنەوەی بیناکان و کەلوپل و پێداویستی تر هەیە بەداخەوە تا ئێستا نەتوانرا پێویست ئەو کەلوپلان دابین بکرێ و پێویستیەکانی ناوچەکە پڕ بکرێتەوە. بەڕێز مامۆستا محەممەدکەریم بەڕێوەبەری گشت پەروەردەی ڕاپەڕن سوپاس کە لەگەڵ بووی ببوورە بەڵێ ئەوەی کە گوێبیستی بووی پەیامی لێپرسراوان هاوڵاتیانی سنووری قەزای ڕانیە بوو کە لە دوای ڕاپەڕینەوە هەروەکو چۆن بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕن ئاماژەی بۆ کرد تاوەکو ئێستا لە کەرتی پەروەردەدا کەم و کورتی زۆرە و وەک چۆن میوانەکانی تر ئاماژەیان بۆ کرد لە بەشێکی تری سێکتەرەکاندا کەم و کورتی زۆرە حکوومەت ئێرەم نەیتوانیوە داوا و داخوازەکانی ئەم سنوورە بە تەواوەتی پڕ بکاتەوە هەمیشە یەکێتی نیشتمانی کوردستان لە خەم ئەم سنوورە بۆ هەر چۆن ئەمڕۆ جارێکتر ئامادەبوونی ئەم هەموو جەماوەرە زۆرە لەبەردەم مەڵبەندی 24 ڕخستنی ڕاپەڕینی یەکێتی نیشتمانی کوردستان کە سەرۆک باڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەی مەراسیمەکە بوو لە دوای ساڵی نەوەتەکانەوە کە سەرۆک مامزلال داهات بوو بەردەم مەڵبەندی ڕاپەڕین ئەم جۆش و خرۆشە لە سنوورەکەدا نەما بوو بەڵام ئەمڕۆ جارێکتر بە ئامادەبوونی سەرۆک باڵ تاڵەبانی ئەم جۆش و خرۆشە لە بەردەم مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕاپەڕین دروست بووە ئەمەژەوە دەگەێنە کە هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین بە تابەتیش قەزارانە ومێدێکی زۆریان بە یەکێتی نیشتمانی کوردستان هەیە کە لە ئاست داوا و داخوازەکانی هاوڵاتیانی ئەم سنوورەدا بێت. توانە عومەر پامنێری کورسات نیوز لە ڕانیەوە سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ میوانەکانیش.